كم جد لشيتنا خيشو هوا جناي جد الماء شدك شباكي خيش دونك كي كتب جد لشيتنا كتب خيشو هوا كاسي كتب دێباک سێر و داواکارمان دەکرد یەکی دایکمان دڵی خاکمان هیوای گەنجەکانمان هەنجنن لە کەرکووک لە عەفرین لە شیلاتێ لە شەنگال لە خواکوڕک لە برادۆست لە کارۆک خاک گرنگ نییە ئایا کورسی گرنگ نییە ئێوە بڵێن خاک گرنگ نییە ئێوە بڵێن کورسی گرنگ نییە ليشيان داري توركان تەنها بۆ شەڕی گەریلا نییە یانەیەکە بۆ هێنانی شتفاکانیە بۆ داگیرکردنی تەواوی خاکی باشوور و تەسلیمبوونی ئێمەیە وەرن یاران بەڵم بێبێگە بشکێنی بە قەڵەمەکانمان بە هونەر بە جێکۆشان بە ڕاپەڕین بە بەرخۆدان هاتنی سوپای بێگانە بۆ ناو خاکی باشوور شەرمەزار و ڕسوا بکەین هەر کەس و گروپ لەلایەن خۆیەوە هاتنی سوپای داگیرکەر شەرمەزار دەکەین شەرمەزار دەکەین هاتنی سوپای داگیرکەر شەرمەزار دەکەین هاتنی سوپای داگیرکەر شەرمەزار دەکەین شەرمەزارەکەین 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 کچم گوێت لە چییە؟ خيشو هوا جناي جد الماء چیتە کچێ بۆڵێ خيش دونك كي كتب کچم چیتە گوێت لە چییە؟ خيشو هوا كاسي كتب سێر و داواکارمان دەکرد جەرگی دایک و دڵی خاک و هیوای گەنجەکانمان ئەنجنن لە کەرکووک لە عەفرین